إخوة عليه الصلاة والسلام فرمي لا تزول قدما عبد حتى يسأل يوم القيامة عن أربع. روجي قيامة بخواد دو بيت ناجولت تاوكو برسياري چواشت لينك چواشت يو برسيارك كشف يزده عن عمره فيما أفناه تمنت خواي قورا 7 ساڵ 8 ساڵ 50 ساڵ 40 ساڵ ئەو تەمەنی خوا پێی بەخشی لە چیدا سەرفت کرد لە چیدا سەرفت کرد ها وەڵڵا با بیرکەمەوە بزانم لە چیدا سەرفم کرد 7 ساڵ بژیت 6 ساڵ بژیت 50 ساڵ بژیت کارێک نەکەی کە بەهەشت بەدەست بێنیت و خۆت لە جەهەنەم ڕزگارکەیت ئایا شوورەی نییە ئایا ئەوە خەسارەت و دۆڕان و فەشەل نییە پرسیاری عمرەکەت لێ دەکرێت وا مەزانە عمر براکانم شتێکە قیمەتی نییە والله لای ئینسانی عاقڵ و لە خواترس عمر زۆر بە قیمەتە بەڵام بەداخەوە خەڵکانێک کە لە حەقیقەتی ژیانی دنیا نەگەیشتون و قیمەتی عمر نازانن بە نەمانی عمرەکەیان و تێپەڕبوونی کاتەکەیان ئاهەنگ دەجێڕن دەبینین فڵانە کەس دعوت نامە بڵاو دەکاتەوە چییە عید میلادیەتی عید میلاد یعنی چی یعنی وە ساڵێکی تر لە تەمەنم کەم بۆوە بەرەو مردن دەڕۆم ئینسانی عاقڵ بەوە دڵخۆشە بەوە دڵخۆشە کە تۆ ساڵێکی تریش لە تەمەنت کەم بۆوە کە تەمەنی تۆ 6 ساڵ بوو بێ تا دوێنێ 30 بووی ئەمڕۆ بوویتە 31 کەواتە لە مردن نزیک بوویتەوە ئاهەنگی چی دەجێڕی داماوە پەرۆشی ئەوەت بێ و خەمی ئەوەت بێ تۆ لە مردن نزیک بوویتەوە ئەوجا ئێمە دەڵێن 6 ساڵ و 50 ساڵ و 7 ساڵ کام لە ئێمە دەزانێ مردنەکەی کێیە هەر یەکێک لە قوتابیان بۆی دیاری کراوە کە نهایەتی ساڵ فلان ڕۆژ لە مانجی فلان ئیمتیحانات دەست پێ دەکات تەواو کاتێکت لە بەردەمە دەزانی کێیە بەڵام ئیمتیحانی قیامەت نازانی کێیە براکەم ئەوەتە مناڵێکە تەمەنی 4 ساڵە مرد مناڵێکە تازە لە دایک دەبێ و مرد گەنجێکە 20 ساڵە و مرد تۆ نازانی کەی وەڕقەکەت لێ دەسەنرێتەوە پێ نازانی کەی پێ دەوترێت تەواو جەڕەس لێیدا و بەنسبەت تۆ دنیا کۆتایی هات ئیمتیحانەکەت تەواو ئەخر جوابم نەداوەتەوە تەواو کۆتایی هات کاتی تۆ ئەوەندە بوو لەو کاتەدا پێویست بوو خۆتی بۆ ئامادەکەیت و هەوڵی بۆ بدەیت کەواتە یەکەم شت براکانم کە ڕۆژی قیامەت محاسەبە دەکری لەسەری عمرەکەت والله ئەو عمرە 1 سەعاتی و 1 دقیقەی بەزایە بدەین خەسارەتە ئەو پەڕی خەسارەتە بەڵام قەدری نازانین کات کوشتن و کات بەڕێکردن لامان کارێکی زۆر خۆش و پەسەندە بەڵام ڕۆژی قیامەت بۆمان دەردەکەوێت چه زەرێرێکمان کردووە خوای گەورە کاتی داوە بە تۆ بۆ ئەوەی کە حەسەناتی تێدا بکەیت بۆ ئەوەی پلەی بەرزی بەهەشتی تێدا بەدەست بێنیت بەڵام بەداخەوە دووەم پرسیاری ڕۆژی قیامەتت لێت دەکرێت وعن شەبابه فيما ئەبلاه گەنجێتیت عمر بەگشتی و گەنجێتی بە تایبەتی چونکە ئەوەی کە گەنج دەتوانێت بیکە نە پیر دەتوانێت نە مناڵیش دەتوانێت بیکەت تۆ گەنج بوویت تاقەت و توانای زۆرت تیادا بوو ئایا چیت کرد بۆ قیامەتت چیت کرد بۆ ڕەزابوونی ڕەب العالەمین چیت کرد بۆ ئەوەی کە داهاتووی تۆ جەهەنەم نەبێ بەهەشت بێ چیت کرد ئەی گەنج وەڵا بە سەعات و بە شەو و بە ڕۆژ سەیری یاریم دەکرد بۆ خۆشم بە سەعات خەریکی مۆبایل و نازانم یاریەکانی ناو مۆبایل بووم و بە سەعاتیش لەگەڵ برادەرەکانم پیاسەمان دەکرد دنیا شەرە و چەند سەعاتەیە گەنجێتی کۆتایی پێدێ تەمەنی گەنجێتی دڕۆی هیچت نەکرد سێم پرسیارت کە لێت دەکرێت وعن ماله من أين اكتسبه وفيما أنفقه ئەو ماڵە دوو پرسیاری لەسەرە دوو پرسیار لەکوێ بەدەستت هێنا هەر دینارێک کە هاتوۆتە خەزینەی تۆ هەر دینارێک هاتوۆتە باخەڵ و گیرفانی تۆ هاتوۆتە قاسەی تۆ لەکوێت هێنا والله محاسبە دەکرێ لەسەری ئایا لە حەڵاڵ دەستت کەوتووە و ماڵێکی پاکە یا بە حەرام دەستت کەوتووە و ماڵێکی پیسە و ماڵی خەڵکە و زوڵمە چۆن دەستت کەوت پرسیارت لێ دەکرێتەوە ڕۆژی قیامەت ئەوە لە پرسیاری یەکەمی ماڵەکە دەرچووی بە حەڵاڵی و بە پاچی دەستت کەوتووە الحەمدولێلە ئەی فیمە ئەنفەقە ئەوجا پرسیاری دووەمی ماڵ لە چیدا سەرفت کرد لە چیدا سەرفت کرد لەسەر ئەوەش محاسبە دەکرێت
مەڵێ ماڵی خۆمە بە حەڵاڵی دەستم کەوتۆ چی لێ دەکەم لێی دەکەم دەیسووتێنم ها نانەوا مەزانە ڕۆژی قیامەت محاسەبە دەکری لەسەری دەبێت لە کارێکدا سەرفیکەی کە سوودی هەبێ بۆ خۆت بۆ خێزانت مناڵت دەوروبەرت خزمت لە کاری باشدا سەرفیکەی نەک پارە بەکاربێنی بۆ خراپەکاری نابێت. چوارەم پرسیاریش وعن علمه ماذا عمل فيه ئەو علمی کە خوا پێدابوو چ کارێکت پێکرد ئایا جێبەجێت کرد عملت پێی کرد یا پێت نەکرد. ئەمە چوار پرسیارەکەی ڕۆژی قیامەت لێمان دەکرێت براکانم. ئایا جوابمان پێیە کە خوای گەورە پێی فەرمووی فڵان 80 ساڵ عمری تۆ بوو 80 ساڵ تەمەنم پێدا چیت کرد بزانم چیت کرد. ئەی گەنج تۆ گەنجێتیەکی زۆر جوان و بەهێزت هەبوو چیت کرد. ئەی تۆ علمت هەبوو ئەی تۆ ماڵت هەبوو چیتان کرد. خێر لە عمرێک دانیە لە تاعەتی خوادا نەبێ خێر لە گەنجێتیەک دانیە کە ڕوو لە خوا نەبێ واللهی خێر لە ماڵێک دانیە بە حەڵاڵ پەیدا نەبێ و لە حەڵاڵ سەرف نەبێ و خێریش لە علمێک دانیە عەمەلی ساڵحی پێ نەکرێت. ڕۆژی قیامەت براکانم خوای پەروەردگار تەرازووی حەقی داناوە بۆ هەر یەکێک لە ئێمە چیمان کردووە خوای پەروەردگار دەیخاتەوە پێش چاومان بەرهەمی کردەوەکانی خۆت دەبینیت ئەمڕۆ وتمان کردەوە و عەمەلە ڕۆژی قیامەت محاسبە و نەتیجەکەی تەسلیم دەکرێتەوە. ونضع الموازين القسط ليوم القيامة خوای گەورە دەفەرمێت تەرازووی قسط و عەدل دادەنێن ڕۆژی قیامەت تەرازووی عەدل جا هەر کەسێک فمن ثقلت موازينه فأولئك هم المفلحون ئەوانەی کە تەرازووی چاکەیان قورسە سەرکەوتوو سەرفرازن فمن زحزح عن النار وأدخل الجنة فقد فاز كل نفس ذائقة الموت وإنما توفون أجوركم يوم القيامة. هەر یەکێک لە ئێمە دەمرێت هەمومان دەمرین ئەمڕۆ من و تۆ دەچینە سەر گۆڕێک تەماشا دەکەین فڵان مردووە فڵان مردووە ڕەحمەتی خوایان لێبێ عیبارەتێکی زۆر جوان کە لەسەر هەندێک شوێن دەیبینیت مردوو لەسەری نووسراوە ئەی فڵانە کەس کە تۆ لەسەر من وەستاویت ئەمڕۆ منیش ڕۆژێک وەکو تۆ لەسەر قەبری خەڵک دەوەستام ئەمڕۆ من لە ژێر گەڵدام ڕۆژێکی تۆ دەچێتە ژێر گەڵ. كل نفس ذائقة الموت هەمومان دەمرین براکانم کە دەمریت وإنما توفون أجوركم يوم القيامة بەڵام نەتیجەی ئیمتحانەکەمان ڕۆژی قیامەتە توفون بۆچی توفون یعنی عملی صالح لە دنیاش خێرەکەی هەیە بۆت بەختەوەرت دەکا لە دنیاش بەڵام ئەجر و پاداشتی تەواوی عمل صالحەکانی دنیات کەیە إنما توفون أجوركم يوم القيامة ڕۆژی قیامەت پاداشتی تەواو نەتیجەی تەواو ڕۆژی قیامەت دەردەچێت. جا هەر کەسێ لە جەهەنەم ڕزگاری بێ بچێتە بەهەشتەوە فقط فاز ئەوە سەرکەوتوو سەرفرازە وما الحياة الدنيا إلا متاع الغرور ژیانی دنیا تەنها خەڵەتاندنە بەخوا هیچی تر نییە. بۆی براکانم با بێدار بینەوە بەهۆش خۆمان بینەوە لەو ڕاستیە حاڵی بین کە ژیانی دنیا ئیمتیحانە من و تۆ ئەوڕۆ لە ئیمتیحان داین ڕۆژێک دێ ئەها وەرەقەی ئیمتیحانمان لەدەست سەندراو زەنجی کۆتایی ئیمتیحان ماوەی ئیمتیحان لێدراو تەواو کۆتایی پێهات ئەو کاتە سوودی نییە هەرچەندە پەشیمان بی سوودی نییە. داوا دەکەم لە خوای پەروەردگار بۆ خاتری ناوجوانەکانی صفاتە بەرزەکانی هیدایەتماندا لە حەقیقەتی ژیان